لە بەردەم پزیشکی دادی هەڵەبجەیان ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگەی سێ سادق هەڵەبجە ڕوویدا کە بەهۆیەوە سێ کەس گیانیان لەدەستدا و دوو کەسی دیکەش بریندار بوون. ڕووداوەکە ڕووداوی جۆری وەرگەڕان بوو کە ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پیکاپ وەرگەڕا بوو و چوو بە سایدی بەرامبەر و بەو هۆیەوە سێ کەس گیانیان لەدەستدا کە دوو ژن و منداڵێکن و یەکێک لە ژنەکانیش دووگیانە کە بەو منداڵەی کە لە ناوسکی ئافرەتە دووگیانەکەەوە قوربانیەکان بۆ یاخود مردوەکان دەبنە 4 کەس و ئێستا هێنراونەتە تەرمەکانیان هێنراونەتە پزیشکی دادی هەڵەبجە و هەروەها بریندارەکانیش دوایەوەی کە ڕەوانەی نەخۆشخانەی سێ سادق کران لەوێەوە ڕەوانەی سلێمانی کراون بۆ چارەسەری پێویست و کە سوکاری قوربانیەکان لێرن خەڵکی خوڕماڵن و ئێستا دوای ئەوەی کاتوێکاری بۆ تەرمەکان ئەنجام دەدرێت و پشکنینی پێویست ئەنجام دەدرێت دەسلیمی کە سوکاریان دەکرێتەوە و هەروەها ئەوانیش دەیبەن هەندیان بنەوە لا خوڕماڵ بە خاکیان دەستپێرن. ئەمە دوایین زانیاری بوو لەسەر ئەو ڕووداوە هاتوچۆیی کە ئەمڕۆ لەسەر ڕێگەی سێ سادق هەڵەبجە و لە بە دیاریکراوی لە نزیک گوندی تەپەڕەش ڕوویدا.